بینەرانی دەستگای ستاندار سڵاوتان لێبێت ڕۆژ بە ڕۆژ نزیک دەبینەوە لە جەژنی پیرۆزی ڕەمەزان و ئاهەنگی سەرکەوتنی مسلمانان بەسەر نەفسی خۆیاندا. من دەمێ پرسیارەوە بکەم ئاخۆ بۆ جەژن چی بکەین، حکمەتەکانی جەژن چین و گرنگترین کە کار لە جەژندا بیکەین چێ. من مامۆستا حەسەن عەلی بۆسکێنیم لەگەڵ دەبێت. مامۆستا گیان سڵاوت لێبێ، حکمەتەکان و فەلسەفەی جەژن چین؟ بسم الله الرحمن الرحیم. بەنسبەت پرسیارە جەنابەتەوە کە فەلسەفەی جەژن و حکمەتی جەژن و جەژن چۆن بکەێنم بابەتێکی گرنگە، یان جیاوازی جەژن لە کاتەکانی کەیاچێت. دیارە جەژن ینی عەود و دووبارە بوونەوە، عید لە دووبارە بوونەوە هاتووە. لەمە فەرح و خۆشیەکە ساڵان دووبارە دەبێتەوە بە مناسبەی جیاوە. لە دوای دوو عیبارەتی گەردوو جەژنمە هەیە. یەکێکیان عیبارەتی حەجە کە دوای جەژنی قوربانی بەسەدا دێ، یەکێکیان عیبارەتی بە ڕۆژوبوونە کە دوای جەژنی ڕەمەزانی بەسەدا دێ. واتە جەژن بە کورتی یعنی نەتیجەی سەرکەوتن لە عیبارەتەکان. ئەمە یەک. فەلسەفەی جەژن بریتیە لە زاڵبوون بەسەر شەیتان و خۆ کۆنتڕۆڵکردن و تەحقیقکردنی بەندایەتی بۆ پەروەردگار و هەروەها خۆشکردنی دڵی فەقیر و هەژارەکان و هەروەها ویئام و ویفاق و یەکگرتنی کۆمەڵگا. واتە کۆمەڵگا بەیەکەوە دەژی، بەیەکەوە جەژن دەکا، بەیەکەوە بەڕەژوو دەبێ، بەیەکەوە مەراسیمی حەج جێبەجێ دەکا، بەندایەتەکان پەرستشتەکان، چونکە هەموو پەرستشتەکان بۆ ئەوەن کە کۆمەڵگالێک نزیک بێتەوە، تەبەقات نەبێت، چینایەتی نەبێ، هەممان بەیەکەوە لە نوێژ هەڵدەوەستین، هەممان بەیەکەوە بەڕەژوو دەبین، بەیەکەوە ڕەژوو دەشکین، بەیەکەوە تەواف دەکەین. کەواتە ڕوحی جەژن، فەلسەفەی جەژن ئەوەیە کە ئێمە بگەینە نەتیجەیەکی حتمی بەندایەتی، ئەویش ئەوەیە کە هەممان بەندەی خوددا بین، چینایەتی نەبێ، جیاوازی نەبێ، خۆفەڕستکردن نەبێ، ستەم نەبێ، زوڵم نەبێ، ئاگاداربوون لە فەقیرەکان، لە هەژارەکان. ئێمە بە مناسبەی جەژنی ڕەمەزان زەکاتێکی تایبەتمان کە بەڵێن جەژنانی فەقیران ئەوی زەکاتی فیترە. واتە نابێ مسڵمان لێ بگەڕێ لەولاوە هەژارەکە بە نەتوانێت جەژن بەڕێ بکات بە خۆشی لەبەرەوەی هەژارە. ئێمە زەکاتی مالیمان هەیە و زەکاتی فترمان هەیە بۆ ئەوەی کە کۆمەڵگا و وەکو یەک خۆشیەکان دابشکە، ناخۆشیەکان دابشکە، لەگەڵ یەکا بژی، بۆ یەک بژین، بۆی کە چۆن ئەنجامی بدەین. ئەمە فەلسەفەکەیەتی. بەڵام چۆن ئەنجام بدەین گومان لەوە دانیە، هەتا شەرعیتر بێ، هەتا جوانتر بێ، هەتا زیاتر دڵی هەژارەکان خۆشتر بکرێت، هەتا زیاتر زیارەت و سەردان هەبێ، هەتا زیاتر یارمەتی نەخۆشەکان بدرێ، ئەوانەی کە پارەیان نییە، ئەوانەی کە دەستیان بەستراوە، ئەوانەی کە دەرگایان لەداخراوە، ئەوانەی کە فرمێسی دەبارن، ئەوانەی کە خەندان لێ تۆراوە. ڕوحی جەژن ئەوەیە. ئەگەر توانیمان ئەوە بکەین ئەو جەژنێکی جوانمان کردو. ئەگەر نەتوانین ئەوە بکەین بە ئەندازەی کەمی لەو ئامانجە لە حکمت و فەلسەفە و ئادابی جەژن دەمە بەزاندووە. مامۆستا دەبێ پرسیارەوە بکەم، باسی کۆمەڵە کاری گرنگت کرد کە لە جەژناندا دەکرێت، بەڵام گرنگترین کار، باشترین کار کە لە دینی پیرۆزی ئیسلامدا باس کراوە کام کارەیە؟ وەڵا گرنگترین کار لە ڕووی جەژنە ئەوەیە کە ئینسان نوێژەکە ئەنجام بدە بە جەماعات و لەم وتارەکە لەوێ دەخوێندرێتەوە ڕێنمایەکانی تەواو بە کۆمەلگا دابەش بکرێن و پەخش بکرێت. و گرنگە یعنی ئاشتەواییەکی زۆر گرنگ لە بینی خەڵکە هەبێت. خۆسکە ئاشتەوایی لە بین دەسەڵات و خەڵکە هەبوو بایە، ینی دەسەڵات بیری لەوە بکرد بایەوە کە لە جێژنێکی ئەوادا ئەو هەموو مەزڵومیەتی میلەتەکەی دەبینێ، بێموچەیی، فەقیری، هەژاری. یعنی بۆچی خەڵک لە پێناوی چیە خەڵک قەرزی لای حکوومەت بێ؟ لە وڵاتانە حکوومەت قەرزدا بە خەڵک بۆ ئەوەی کە خەڵک ژیانی خۆی ڕای بکەوە. کەواتە بە معنای کەلیمە جیاوازەکە دەبێت لەوەدا بکەمە ئاشتەوایەکی گشتی بکەین، هەم کۆمەڵایەتی هەم سیاسی و هەم ئابووری. بەڕاستی ئەوانەی کە دەست دەسەڵاتدارن توانای مادیان هەیە، ئەوانە بەسەر بکەنەوە کە یعنی کە نەدارن. بۆیە ئاشتەوایی لە جوانترین پەیامەکانی جەژنە.